لەگەڵ ئەوەشدا کە شەڕەکان قورسن و هێزە ئاسایشەکانی عێراقیش لە پێشڕەویدان و هەروادێ و ناوچەی زیاتر لە تیرۆریستانی داعش دەسەنەوە، بەڵام ئەمانە نەبوونەتە مای ڕەوانەوەی نیگەرانیەکان لەسەر کوژرانی خەڵکی سیڤیل لەم کردە لەشکریەدا. وەزیری بەرگری ئەمریکا جیم ماتس دەڵێت لەشکری ئەمریکا راپۆرتەکانی کە لەسەر زیانی سیڤیلیەکان هەن زۆر بەڕژد وەردەگرێت. هیچ لەشکرێک نییە لە جیهاندا سلمان بێتی هێندەی لەشکری ئەمریکا هەستیار بێت بەرامبەر بە زیانە جانەکانی خەڵکی سیڤیل. بە تەواوەتی ئاگاداری هەموو ئەو بەرانەی شەڕین کە دوژمن لە پشت ژنان و منداڵانەوە خۆیان هەشار دەدەن و هەمیشەش بە ڕێگەی خۆمان هەموو شتێک دەکەین بۆ کەمکردنەوەی زیانە جانەکانی خەڵکی بێتاوان. وەزارەتی بەرگری ئەمریکا دەڵێت پێداچوونەوە بەرایەکان نیشان دەدەن فڕۆکەکانی هاوپەیمانان لە هەفتەی مانگی سێ هێرشی ئاسمانیان کردوتە سەر ئەو شوێنەی کە وەک دەگوترێت خەڵکی سیڤیلی تێدا کوژراوە. پەنتاگۆن دەژڵێت ئەوانەی کە بارودۆخەکە هەڵدەسەنگێنن هیوادارن ئەو دیمەنە ڤیدیۆیانە بتوانن ئەوەش ڕوون بکەنەوە ئایا تەقینەوەکەی دووهەم چی بووە کە ژمارەیەک دەستگای ڕاگەیاندن باسییان لە تەقینەوەیکی گەورەش کردووە کە داعش ئەنجامی داوە. شیانێکی زۆری هەیە داعش باڵەخانەکەی تەقاندی بێتەوە تا هاوپەیمانان تاوانبار بکات بۆ ئەوەی شەڕەکەی مووسڵ خاو بکاتەوە و هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانان کەم بکاتەوە. شیانی ئەوەش هەیە بەهۆی هێرشەکانی هاوپەیمانان بوو بێت. جارێ نازانی لێکۆڵینەوە بەردەوامە و پێم وابێ هەتا چەند ڕۆژی داهاتوو بۆمان دەرەکەوێت. لێدوانەکانی ژەنڕال مارک میلی پاش کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەممەی بوو لەگەڵ وەزیری بەرگری عێراقی عێرفان ئەلحەیالی کە تیایدا تاوتوی ئۆپراسیۆنەکانی ڕۆژئاوای مووسڵیان کرد. ئۆپراسیۆنەکانی ڕۆژئاوای مووسڵ زۆر لەسەرخۆتر بەڕێوە دەچێت بە بەراورد لەگەڵ ئەوەی ڕۆژهەڵاتی مووسڵ کە لە مانگی یەکدا بە فەرمی ئازادکردنی ڕاگەیەندرا. بەڵام شارەزایان شێوازی ئۆپراسیۆنەکانی ڕۆژئاوای مووسڵ بە چەند هۆکارێکەوە دەبەستنەوە. ئەم شێوازەی لە ئێستادا هێزەکانی ئاسایشی عێراقی گرتویانەتە بەر لە ڕاستیدا تەنها ڕێگایە کە بگیرێتە بەر زۆر بە وریایە و بە کاوخۆوە لەبەر ئەوەی گۆڕەپانی جەنگەکە پڕە لە خەڵکانی سیڤیل. ئەمە شێکێکە لە ڕاستەکان کە هێزەکانی ئاسایشی عێراقی بیل لەو خەڵکە دەکەنەوە نەک داعش. لەگەڵ هەروادی و ئازادکردنی زیاتری ناوچەکانی مووسڵ تاوانی زیاتری داعش ئاشکرا دەبن. لەوانەدا دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە دەرەوەی مووسڵ نزیک گوندی ئەتبا وەک گەواهدەران دەڵێن نزیکەی 6,000 تەرمی تێدایە. ڕۆژی دووشەمە شاندێک کە لە بەغداوە چووبوونە شوێنەکە لە ناویاندا جێگیری کۆمیسیۆنی نێونەتەوەی بۆ دۆزینەوەی بۆ سێر و شوێن کراوەکان لە عێراق فەواز عەبدولعەباس پۆلیس و کاربەدەستانی لەشکری لەگەڵ بەرپرسی گوندەکە هەوڵیاندا لە چاڵەکە نزیک ببنەوە بەڵام نەیانتوانی چونکە داعش بۆمبێکی زۆری لە دەوری چاندووە. عەبدولعەباس گوتی حکوومەتی عێراقی قایل بووە بەناردنی تیمێکی پوچەڵکردنەوەی بۆمب تا لێکۆڵەران بتوانن لێکۆڵینەوەکانیان ئەنجام بدەن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.